پرۆسی تۆمارکردنی سکاڵا لە بەڕێوەبەرایەتیتان دژی عەجاز چۆن بەڕێوەچێت و تاوەکو ئێستا چەند کەس سکاڵایان تۆمار کردووە؟ سەرەتا بەخێراتتان دەکەم سەبارەت بە پڕکردنەوەی بۆ ئامادەکاری بۆ ئەوەی کەوا سکاڵا دژی تۆمەتبار عەجاز پڕ بکرێتەوە کەوا بەرپرسی پاسەوانی قڵای نوگرەسەمان بووە لەوێ چەندەن کوردی ئاشکەنجە داوە یاخۆت شەهیدیانی کردو بە شێوەی لە شێوەکان چی بە شێوەی برسێتی بێ چی بە شێوەی لێدان بێ یا چی بە شێوەی عەزل بێ. ئێستا ئێمە خۆشبەختانە نووسینگی خانمی یەکەم سەرۆکۆماری عێراق بە هەوڵ و ماندووبوونی ئەوان بە هیلاکی ئەوان هاتون لەسەر خەت فۆرمێکیان پڕ کردووە بۆ ئەوەی کەوا لەلایەن کەسبکاریان فاکراوانەوە ئەو فۆرمە پڕ بکرێتەوە بۆ ئەوەی کەوا کێ لەوێ کەسی شەهیدە یاخود لەوێ زیندان بووە دوا بە دوای لەلایەن لیژنەیەکەوە هەڵسانگردنی بۆ بکرێ بۆ ئەوەی لە دادگا تایبەتمەندەکان سکاڵا تۆمار بکرێت دژ بە ئەو تاوانبارە. باشە ئێوە لە ڕۆژی دووشەمەوە تاوەکو ئێستا دەرگای سکاڵاتان کردوێتەوە و کەسبکاریان فالکراوەندیان سکاڵا تۆمارەکەن تاوەکو ئێستا چەند کەس سکاڵای تۆمار کردووە لایەوە؟ هەر بەرچاوڕوونیە بابمە جەنابتان ئەمە تۆمارکردنی سکاڵانیە ئامادەکاریە بۆ ئەوەی کەوا سکاڵا تۆمار بکرێت فۆرمێکە پڕ دەکرێتەوە زانیارەکان پێشەکی وەردەگرێت وردبینێکی یاسایی تێدا دەکرێت بۆ ئەوی سکاڵا تۆمار بکرێت تاوەکو ئێستا نزیکی 125 کەس وەکو ئەو فۆرمەی پڕکرێتە بۆ ئەوی ئامادەی کە سکاڵا تۆمار بکە. باشە دواتر ئەم فۆرمانە کە پڕەکرێتەوە چی لێ بەسەردێ و کەسانە لەکوێ سکاڵا تۆمارەکەن؟ پێشتر ئاماژەم پێدا ئەوە ئەچێتە لای لوژنێکی تایبەتمەند هەساگاندێکی یاسایی تەواوی بۆ دەکەن دوای لە ڕێگەی دادگا تایبەتمەندەکان و سکاڵا تۆمار دەکرێت.